ئەم کاتتان باش خوشکان برایان میوانە بەڕێزەکان گەلێک بەخێر بێن بە تایبەت میوانانی شاری کۆیە و ئەوانەی لە دوورەوە هاتوون تەشریفیان هێنەوە. هەیبەت سوڵتان و باواجی دوو شاخی دێرین و جوانن. چەندین ساڵە بوو کوزاوان بەسەر کۆیەدا دەڕوان. سنتەری کۆمەڵایەتی کۆیانی شاری سلێمانی ئەم جارە سنووری دەستکردی بەزاند و کۆڕێکی ئەدەبی بۆ دکتۆر نادر کەریمیان سەردەشتی سەبارەت بە شاعیرێک و ڕووناکبیرێکی گومناوی کۆیی کە تا ئێستا ناوی نەبیسترا بێت، ئەویش مامۆستا مەلا عەزیزی کۆییە. لە ساڵی 1895 لە شاری کۆیە چاوی بە دنیا هەڵهێناوە. دایکی ناوی ئایشەی کچی مەولودی جوبرائیلە، خزمانی ئێستاش هەر لە کۆیەن. زێدی کۆیە و پەروەردەی مەلازادەکانی وەک مەلا عەبدوڵڵای جەلیزادە و مەلا محەممەدی جەلیزادە و مەلا فەتحوڵڵای هەرتەلی و مەلا برایمی عەوداوانی وانەی زانستەکانی ئاینی خوێندووە. لای مەلازادەکانی کەرکووک زانستەکانی ئاینی دیکەی خوێندووە. سنووری دەستکردی لای ئەو نیشتیمان بووە و لە سەردەشت نیشتەجێ بووە. بە واعظی سەردەشتی ناوبانگی دەرکردووە. لەوێ بە دوای زانستی ئاینیدا گەڕاوە و قوڵ بۆتەوە. لە تەمەنی 23 ساڵیدا ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. مامۆستا مەلا عەزیزی کۆیی یەکێک بووە لە دژە هەرە سەرسەختەکانی ڕژێمی شاهنشاهی. لە یەکێک لە وتەکانیدا فەرموویەتی: شەرەف با ماڵی خود مەلحوظ دارید، لیباسی پەهلەوی بەرتەن نەپوشید. واتە ڕێز لە شەرەفی خۆت بگرە و جلی پەهلەوی مەپۆشە. خەمی گەلەکەشی هەر لە بیر و هزردا بووە، بۆیە فەرموویەتی: بیایەت کوردها با هەم بکوشید، بە دانایی شەرابی تەلخ نووشید. واتە ئەی کوردینە، با پێکەوە هەوڵێ بدەین شەرابی تاڵی حکمت بنۆشین. لە کۆتایی ساڵەکانی 1970 و 1979 کۆچی دوایی کردو و لە ناو مزگەوتی دارولسەلامی شاری سەردەشت بە خاک سپێردراوە. ئەوی دیکە بۆ کاک دکتۆر کەریمیان جێدەهێڵم بۆتان باس بکەم. ئامادەبوانی بەڕێز چاکترین دەستپێک بۆ ئەم کۆڕەمان وەستانە چەند چرکەیەک بۆ گیانی پاچی شەهیدانی ڕێگای سەرفرازی گەلەکەمان. بفەرموون داشتین. ئامادەبوانی بەڕێز ئێستاش بفەرموون لەگەڵ وتاری سەرۆکی سنتەری کۆمەڵایەتی کۆییانی شاری سلێمانی خات و خومار زیندرو با بفەرمێت. ئەم کاتتان باش خوشکام برایان میێوانە ئازیزەکان گەلێک بەخێر بێن. شاری کۆیە قەڵای زمانی کوردی و قەڵای شاعیر و نووسەران و ڕووناکبیران و کەڵەپیاوانی ڕێگای خەباتی کوردایەتی و بەرگری بووە لەگەڵ خاک و وڵاتەکەیان. بەداخەوە زۆر جار شاعیران ئەو زێدە خۆشەویستەی خۆیان بەجێ هێشتووە و ڕوویان لە پارچەکانی دیکەی کوردستان کردووە. بۆ زیاتر زانست وەرگرتن هەر لەوێ سەریان ناوەتەوە، وەک حاجی قادر مەلا عەزیزی نووسەر و شاعیری کۆیە، وەک حاجی ئەو ڕێگایان گرتە بەر. کۆڕی ئەم جارەشمان دەربارەی مامۆستا مەلا عەزیزی کۆییە. ڕەنگ بێکەم کەس هەبێ ناو و ناوبانگی بیست بێت. مامۆستا مەلا عەزیزی کۆیی لە کۆیە چاوی بە ژیان هەڵهێناوە. بەداخەوە لە سەردەشت کۆچوی دوایی کردووە و لەوێ بە خاک سپێردراوە. بە خاچی کۆی زانیوە، چونکە پەیوەندیەکی ڕۆحی و خاچی نێوان
لە نێوان خەڵکی کۆی و سەردەشت لە دێر زەمانەوە هەبووە. خوشکان برایان میوانانی زێدە ئازیز، ئەم کۆڕە لەلایەن دکتۆر نادری کەریمیانیەوە پێشکەش ئێوەی بەڕێز و ئازیز دەکرێ. بەخێرهاتنی گەرمی دکتۆر کەریمیان و سەرجەم ئەو میێوانە بەڕێز و ئازیزانە دەکەین بۆ سنتەرەکەمان. ئەزیەتیان کێشاوە و لە دوورەوە هاتوون. نامەوێت زۆر کار لە ئێوەی بەڕێز بگرم. ئارەزوو دەکەم دەرفەت و کاتی زیاتر بە دکتۆر کەریمیان بدەم تا ئاشناتان بکات بە ژیان و بەرهەمەکانی مامۆستا مەلا عەزیزی کۆیی. تەنها ئەوەتان بۆ ئاشکرا دەکەم کە خاوەنی 67 کتێب و دەستنووسی دانسقەیە بە زمانەکانی فارسی و عەرەبی و کوردی. ڕاستیان فەرمووە داوای زانست و زانیاری بکەن لە چین. مەلا عەزیزی کۆیی ڕووی لە چین نەکرد و ڕووی لە خاکی سەردەشتی کوردان کرد و قوڵ بۆەوە لە زۆرێک لە زانستەکان. مرد و کورد و ئازا و بوێر تا سەر ئێسخان دژی ڕژێمی پەهلەوی بووە. دووبارە گەلێک بەخێر هاتن سەرچاوان کاک دکتۆر نادری کەریمیان و سەرجە میێوانانی بەڕێزی لە دوورەوە هاتوون بۆ کۆڕی ئەم جارەمان. بەخێر بێن دووبارە. زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس بۆ خات و خومار. ئێساش داوا لە بەڕێز دکتۆر کەریم نادریان دەکەین بفەرموێت بۆ جێڕانی کۆڕەکەی سەبارەت بە مەلا عەزیزی کۆیی. سپاسی سەنتەری کۆمەڵایەتی کۆیەکانی شاری سلەیمانی ئەەکەم کە ئەم مەجلیسەیان ڕازاندەوە بۆی کە ئێمە بتوانین تیشکێک بخەینە سەر ژیان و بەرهەمەکانی مامۆستا مەلا عەزیزی کۆیی. سپاسی هەموو دانیشتوانی بەڕێز و خۆشەویستەکەم کە ئیمڕۆ لە خزمەتیانە هەین. دیارە مامۆستا مەلا عەزیزی کۆیی یەکێک لە کەسایەتە گەورەکانی مێژووی ئەدەب و زانستی کوردەواریە کە بەڕاستی چالاکی زۆری بووە لە بواری علمیەوە. ئەگەریش نەناسراوە لە وڵاتی کۆیا بەواسطەی ئەمە بووە کە دوور بووە و هاتوچێشی هەر کردووە بۆ کۆیەوەلی زۆرتر لە وڵاتی مکوریان و منتەقەی سەردەشت بە تایبەت نیشتەجێ بووە. من خۆم مامۆستا مەلا عەزیزی کۆیی دراوسی ئێمە بوو. من خۆم نەوەی سۆفی ڕەحیمی مزگەرم کە مرید و منسوب و نوێنەری تایبەتی شێخ عەلاوەددینی نەقشبەندی بوو. خودی مامۆستا مەلا عەزیزی کۆیی خەلیفەی خانەقای دیارەی سەردەشت بوو لە تەرەف شێخ عەلاوەددینی نەقشبەندی و یەکەم جار ئەو توانی خانەقەی دیارەدا بمەزرێنێ. دوایش مزگەوتێکی دیکەشی هەر لە شاری سەردەشتێدا مەزراند بە نێوی مزگەوتی دارولسەلام. و مامۆستا بەڕاستی تەواوی ژیانی لە جێرە و کێشە و گیر و گرفت و زیندان و ئەوانەدا بوو. یعنی وەکو مامۆستا قانە هەر دەمەی لە شوێنێک و لە جێگایەک ئەزیەت و ئازارێکی زۆری چێشت لە بەخاتری ئەوەی کە بربەرەکانی دەگەڵ ڕژێنی ڕەزاشایە کرد بە واسطەی ئەمەی کە خۆ دیارە زۆر مامۆستا هەبوون هەر ئەو سەردەمی هاوڕێیانە کرد دەگەڵ ئەو فەرامینی ڕەزاشای. من لێرە قسەکانم دەخەمە چەند بوارەوە. یەکەم ئەوەی کە مامۆستا مەلا عەزیزی کۆیی کە لە شاری کۆیە و لە گەڕەکی قەڵات متەوەلید بوو، خۆی لە هەموو ئەو دەسنووسانەی کە هەیەی 67 دانە دەسنووسی لە پاش بەجێ ماوە و ئێمە توانیمانە 12 لەو دەسنووسانە تەسحیح بکەین
ويكيشيان كفتوحي سواد العراق منتسب محمد بن عمر واقدي چاپی بکەین من پێشدا ئاماژەیەکە مەسەر ئەوەی خودی مامۆستا بەتایبەتی لە کتێبی خدمة الرجال یا کەشکۆڵی واحزی مفەسەل ژیان و بەسەرهاتی خۆی نووسیوە هەر لە منداڵیەوە چی کردووە لەکوێ بوو لە لای چه مامۆستایەکی خوێندوویەتی و چ دەرسایەکی خوێندووە ئەوانەی هەموو بە وردی باس کردووە ئەم کەشکۆڵە یا همەت الرجال بۆیەش وەچە تەسمیەکەی کە بەیانی دەکات لە ئەوڵی کتێبەکەیدا همەت الرجال لە بەخاتری ئەوەی کە باسی هەموو ئەو کەسایەتیە گەورانە ئەکات کە لە خزمەتیاندا بێت لە شێخ ڕزای تاڵبانی و مەلای گەورە و مەلا عەبدوڵڵای جەلیزادە و شێخ عەلاوەدینی نەقشبەندی و سایری گەورە پیاوان کە من ئێستا ئاماژەیان پێ ئەەکەم لەبەر خاتیەوەی کە هەر بۆ ئاگاداریتان دەنا ئینشاڵڵا کتێبێکی تایبەتیشمان نووسیوە نسبەت بە خودی مەلا عەزیزی کۆیی باوکی محەممەد کوڕی وەیسە کوڕی قەرەنی کوڕی محەممەد کوڕی شێخە دایکەکەشی کە ئیشارەیان کرد کچی مەولودی جبرەیلە وەجالب ئەوەیە خودی مامۆستا منزومێکی هەیە بە زبانی فارسی ژیانی خۆی لەوێ منزوم کردووە یعنی بە ئەرز بکەم دەڵێ من چەند بیت و بۆ خوێنمەوە دەڵێ یاد دارم که بچه‌ای بودم مادرم در بغل گرفته به جان از پدر جز صفا نمی دیدم قلعه‌ای بود جای امن و امان پدر من محمد ابن اویس قرنی جد من به طور عیان بهر ابجد به مکتبم دادن هل من دالی سپاردیانه و مکتب نزد شیخی عریف اهل زمان نزد آن نائب اویس قرن استفاده نمودم از قرآن نزد توفیق برادر ابوین یکی که مامۆستایەکانی مامۆستا توفیق بود که قرآنی فێر کرد و فارسی خوان شدم از این و از آن پس از آن نزد عالمان خواندم نحو و صرف و بدیع و علم بیان مصطفی حزینی استادم یکی که مامۆستایەکانی مصطفی حزینی نکته ها گفت به من همچون جان نزد ملا علی رواندوزی از حدائق نمودم امعان کتیبی حدائقی پیگوتوا از ملا صادق و ملا صالح جامی بگرفتم چو جام جهان جامی للخویندوا پس سیوطی و عبدالله یزدی نزد ملا ابراهیم عبدالان شرح شمسیه نیست در هرتل چوتا هرتل لیوه در سیفندوا نزد ملا فتاح عالی شأن قسمتی از کتاب بیضاوی تفسیر بیضاوی نزد شیخ امین در آلان یعنی چوتا لای شیخ امینی بیجوه لیوه تفسیر بیضاوی لای خوندوا نزد چندین ملای دانشمند در عقاید نمودم جولان جنگ اول زکوی سنجاقم یعنی جنگی جهانی یکم لشاری کوه بود قسمت آورد به سردشت ای جان عمر من بود 21 یا 2 حرمتی یافتم از اهل زمان رو به جمع الجوامع آوردم چندی درسم بداد ملا حسمان روی آمد حریق شد سردش پشدر یکی از سردش یان سوتن لو زمانی متأهل شدم در آن ازمان اما منظومه که زور دور و درێژە کە لە ساڵی 52 یعنی 52 یا تابی دەبێتە ساڵی 1393 لە سەردەشتێ لە سنی 79 ساڵگیدا ئەو منزومەی بۆنیوەتەوە
مامۆستا مەلا عەزیزی کۆی مامۆستایانێک کە لە لای دەرسی خوێندووە بە تایبەت ئەمانە بوون ئاجی مەلا عەبدوڵڵای جەلی بووە مەلای گەورە بووە مەلای کۆیە خودی شێخ عەلاوەدین بووە لە خزمەتیدا بووە شێخ عەلی عیساموودین بووە حاجی بابە شێخ بووە مەلا خەلیلی گۆڕەومێری هەم لە قیامەکەیدا شیرکەتی بوو مامۆستا هەم لە خزمەتیدا لە میراوێ دەرسی خوێندووە دوایە مەلا فەتحوڵڵای هەرتەلی بوو و مەلا ئیبراهیمی عەبداڵانی و مەلا عوسمانی پیرەبابی و شێخ ئەمینی بێژوێ و مەلا بەهاوردینی تەییبی و مەلا تۆفیقی مەلا ئیمام و مەلا ڕەسوولی بێتوشی کە لە ناوادگانی عەلامەی بێتوشی بوو و مەلا عەلی ڕەواندزی ئەوانە کەسانی کن کە خۆی بەهەرحاڵ نێویان ئەبات و لە ساڵی 1371 هیجری قەمەریشدا حکمی ئیمامەت و سەرخەتمی خانەقای بیارەی بۆدێ لە تەرەف شێخی عەلاوەدینەوە و ساڵی 1330 دەچێتە سەفەری حەج 33 کە ئێستا 1447 عەرزەکەن تەقریبان 100 و خوردەیەک لە ساڵ لەمەو پێش چۆتە حەجێ و حەجنامێکیشی نووسیوە کتێبێکی نووسیوە بەنێوی حەجنامە مامۆستا لە شاری سەردەشت یەکێک لەو مزگەوتانەی کە خۆی سازی کردو دروستی کردو مزگەوتی دارالسەلامە کە دەفەرمێ بنیانی دارالسەلامی سەردەشت واحد سەبەب بوو بۆ چوونی بەهەشت تەخەلوسەکەشی واحد بووە ئەمما کاری سیاسی مامۆستا چ بووە ساڵی 1304 هەتاوی کە ڕەزاشا بوو بە حاکم ئەوە دوای ئەوەی مدەتێکی لیباسی متعد و شکلی دامەزران دوایە خەڵکی فەرماندا کە حیجاب هەڵگرن لە مەدرسە و لە دانشسەرا و لە شوێنی زانکۆ و لەو شوێنانە مامۆستا یەکەم کەس بوو فتوای حرامبوونی ئەم دوو کارەیدا یعنی ئەمە شەپکەی پێ دەڵێن دەستوریدا ڕەزاشا هەموو شەپکەی لەسەرکەن و کۆت و شاڵایی لەبەرکەن و لیباسی نەتەوایەتی و ئەوانە وەلا بنێن بۆی کە هەمووان یەک دەستکە و لە دوایش لە بەشی ژنانیش هەموو دەبێت حیجابی فرێدە قانونی لیباسی لە ساڵی 1929 زاینیدا تەسویب کرد مەلا عەزیزی کۆی هەر لە ڕۆژەکانی ئەوەڵ جارە مەلایەکانیان دەعوەت کردن هەموو بێ چارشێو ژنەکانیان بێنن لەو مەراسمەیدا غەیر ئەز مەلا عەزیزی کۆی هەموو ئەو مەلانەی دیکە دوو مەلای دیکەشمان هەموو هەڵاتن خۆیان گوم کرد ئەرزەکەم چون لە دوا مواخزە و زیندان و جێرە و کێشەیە وەڵام مامۆستا مەلا عەزیزی کۆیش هەڵدێت بۆ قەڵاتزێ ئەرزت کەم مدەتێکی دەمێنێتەوە وەڵا دوای ئەوەی کە دێتەوە گوزاریشی لەسەر دەدەن یەکسەر ڕەوانەی زیندانی قەسری ئیتارانەیەکان مامۆستا هەر لەوێش بەردەوام جیرگرفتی دەبێت 3 ساڵ لە زیندانی ئینفرادیدا دەبێت 3 ساڵ لە زیندانی ئینفرادی بە تەنیا دەڵێن 6 مانگان شای نەبووە گڵۆپەی نەبووە و شوێنە تاریکەی کە تێیدا ژیاوە ئەرزت کەم ئەو زیندانە دەنگیشی نەکردووە بە یەک میگەڕانەویش پیانە بۆ دەنگت نەکردو پێتی من غەیرەز لەخوا لە هیچ کەسێکی من داوای کۆمەک وەرناگرم ئەوەیە کە ئیشارەی فەرموو کە خۆشی دەڵێ کلاه پهلوی بر سر گذارید به از آن است که دختر را فروشید ئەوە شعرێکە کە دەڵێ کچەکەت بفرۆشی چاکتر لەوەی کڵای پەهلەوی لەسەرکەی ئەرزت کەم دوای ئەوەی دوای 3 ساڵان کە من حکومەکەم لەم کتێبەدا چاپ کردووە تەبعیدی دەکەن بۆ یەزدێ مدەتێکیش بۆ سنەی دوای تەبعیدەکەی دی دەگەڕێتەوە بە هەزار مشکل و ژێرە و کێشە بۆ شاری سەردەشت ئەمە بواری سیاسی بوو کوڕێکی هەموو مامۆستا مەلا جا پەیوەندی زۆری لەگەڵ بارزانیەکان زۆر خۆش بوو مامۆستا مەلا عەزیز ئەو دەم ساڵی 74 کە بارزانیەکان هاتن و خەڵکی کۆی هاتن
ماڵی مامۆستا بەڕاستی چون جیرانی خۆمان بوو قەرەباڵغ بوو و زۆر شلوغ بوو تا شاید بڵێم 20 ڕۆژ تا مانگێک ئەو میوانی مامۆستا بوون تا جێگاوڕێگەیان بۆ دابینکرا ئەو دەمی ئەرز بکەم مامۆستا لە چون ئێمە مەجالیشمان کەمە خاتوو خمار فەرمووی سپاسیشی دەکەم تۆ 45 دقیقە تا 1 ساعت مەجالت هەیە بۆ قسەکردن ئەرز بکەم بۆی کە من بتوانم زیاتر لەسەر ئاسار و تەلیفاتی مامۆستا بدوێم ئەرز بکەم زۆر بەسەر باسی ژیانی سیاسیەکەی ناکەم چون ئەوە جێرە و کێشەی زۆر هەیە جارێ خۆی لە خاتراتی خۆیدا ئەوەندەی شت جێراوەتەوە لە زیندانێدا ئەرز بکەم کە من نمونەیەکم هێناوەتەوە و لەو کتێبی دیکەدا ئیشارەم پێ کردووە لەبەر ئەمە دوای ئەوەی کە مامۆستا لە زیندان بەردەبێت ئەوڵین کتێبێک کە دەینووسێ یعنی دوای زیندان هەڵبەتە دوای کە لە زیندان بۆ شکرانەی ئەوەی کە دەگەڕێتەوە لای ئاهل و عیاڵ و وەتەنی سەردەشتێ ساڵی 1320 کتێبی بەیانی مبهەمات القورئانە نووسێت کە کولی مبهەماتی قورئان لەوێ شەرح و بەیانی دەکات خۆ واحزی لە ڕوانگایەکی دیکەشەوە ئەدیبە چۆن ئەدیبە ئەوەڵەن شاعرێکی فەوق العادە گەورەیە شیعرەکانی چۆن بڵاو نەکراوەتەوە ئەرز بکەم هیچ کەس ئاگادار نیە ولی لە مەنتەقەی سەردەشت و کوریان و سنە و ئەوانە لە بەعزە تەسکرەیەک شعری مامۆستایان چاپ کردووە و شعرەکانی مامۆستا هاتووە وەکو تەسکرەی شاعرانی کوردی عەبدولحەمید سەرشادی و ئەوانە ئاساری هاتووە یا لە ئاساری مەشاهیری سەردەشتی شێخ ڕەوفی نەقشبەندی بەعزە شعرەکانی هاتووە وەلی سەرجەم دیوانی شعری هەیە بە سێ زبانی فارسی کوردی عەرەبی قەساید عەرەبی زۆر غەڕایی هەیە چون مامۆستا حافظ القورئانیشەوە هەر لە دەورانی جوانیەوە هەتا ئاخری عومری حافظ القورئان و هەر مانگەش یەک دەفعە ختمی قورئانی ئەکرد لەبەر ئەمە شاعرێکی ئەوەڵەن ئەگەر بمانەوێت هەڵی سەنگێنی زۆر بڕێک شەبیهی شێخ ڕەزاشە شتی زۆر تەنز و ئەما وەکو شێخ ڕەزا زۆر بەقەول بە ئاشکرایی قسە ناکات هەمووی لە قالبی ئیهام و کینایە و تەشبیه و ئەو جۆرە شتانە بەعزە شتایەک دەڵێت مەسەلەن شعرێکی هەیە لە زەممی خانمەکەی خۆیە عرض بکەم زۆر زەممی خانمەکەی کە ئەزیێت و ئازاری دەدابوو دوای ئەوە یا شعرێکی هەیە لە مەدحی جوانی خانمەکەی هەر نەویشی خانم بووە و شعری زۆر ڕێک و پێک و جوانی هەیە ئینشاڵڵا مەجال بوو من بۆتانە خوێنمەوە عرض بکەم ئەوە شعرەکانی دیوانەکەی دەفتەری دیوانی شعری مامۆستا بە شێوەی پەراکەندە لە لای من هەبوو کولی ئاسارەکەی خانەوادەی واحزی سپاردویانە بە من کە ئەو کتێبانە کە 67 جڵدا ئەوانە بەرە بەبەرە ئینشاڵڵا چاپ کرد جا دیوانەکەی سێ بەشە بەشێکی فارسی عەرەبی ئەو خانمە زەحمەتی کێشاوە ساغی کردوێتەوە هێناوێتی سەر ئەوەی کە کوردی بۆ ڕسم خەتی کوردی ئەوەی کە فارسی و عەرەبیش بووە ساغی کردوێتەوە کە مقایسەشی کردووە ئەلبەتە لەگەڵ شوێن چون مامۆستا یەک ئەخلاقی هەبوو شعری ئەنار ئیدی بۆ خۆشی ڕوونەویشتێکی لێ هەڵدەگێت یعنی ئەو ئەخلا مامۆستا تەواوی عمری فقط نووسیوێتی یعنی من ئەوەندەی لە خزمەتیدا بووم حەد فقط نووسین خۆشەویستان فتوح الشامی محەممەدی بن عومەری واقدی تەرجمە کردوێتەوە دەستخەتەکەی بە دوو بەرگەوە 1200 بەرگە 200 سەفحەیە یعنی ئەو دەم خۆ مامۆستاش وەختێک لە عەرەبی تەرجمەی دەکردەوە خۆ پێیدا نەدەچەوە ئەوەندە ئوستاد بوو هەر بە چاو لێکردن ئیدی تەرجمەی دەکردەوە وەک خۆی من مقایسەم کردووە لەگەڵ فتوح الشامی کە تازە تەسیع بووە چەند چاپێکی سەنگیشی هەیە ساڵی 1310 چاپ کراوە وەلی لە دوای تەسیعێکی باشیان بۆ کردووە بۆ فتوح الشامی واقدی ئەزانن کە ساحیبی مەغازیە و پێش تەبەریە
يعني ابن جرير تبري لا تاريخي خوي لا زور بهرا لا واقدي وردقري سائر مؤرخين شروه لبرخاتي وكا واقدي واقعا مؤلفي كثير التأليف بوا لبرما إذا ما وصلت أو كتابي الأول تأخير ترجمة كذوته بو فقد لبر خاطري أويك بشي زوري فتوح الشام اختصاصي بكردستان هات جزيرة شون فتح أبوا بتلي شون فتح أبوا ديار بكر هروا تواوي أو شاراني كردواري كإمرو لباكورة ولا باشورة ولا روجاوايا أو لم كتابة دا هاتوها و كتابێکی زۆر ئەرزشمەندە من تایپمان کردووە ئامادەمان کردووە بۆتە 2000 سەفحە بە شەرح و تعلیقاتی منەوە. خۆ ئەوەش بەشێک لە ئەرز بکەم شخصیەتی ئەدەبی مامۆستا عارفێکی عالم بووە. ئەخە زۆر عارفمان هەیە عالم و زانا نین بەڕاستی. ئەرز بکەم تەریقەتیان وەرگرتووە و خلاصة لا شيء خوانه وأهل طريقته ما أهل علم زانسي ما مستان براستي زاناكي جوربو إما دواي علامي بيتوشي البته ابن حاجش معناها يوسفي أسميش معناها أما هيج كذب أندازي ما مستان كتابي ننسيها يعني تواوي زاناني سردش نزيك 400 كسن أمن فهرستم كدون هيج كان بأندازي مال عزيز الكوي كتاب نوس نبوه وعلاقتي زور او دم كتاب فروشيش ياكل او بالبيرم بيت من لخزمتي دا ديوان عاجي قاضي كوي فير كردم بويا كم جار كردية من لايوي فير بو و او مناجاتي شيخ حاجي قاضي كوي چون ارادتي كي تايبتي بدو كز وما مصطا يك بملاي قورا چون استادي بو يكيش بعاجي قاضي كوي أذكرهم وحتى الديوانكي ملاي جورا وعاجقادي خوي بدس خطي خوان هما أذكرهم بتعبتي ملاي جورا كشتيكي نايابة براستي كركشي هلوا ملا باقي أو نيوي منينا ونادر ملا باقي كوي ما مستملا عزيزي كوي كباعستان كم أوتشي بسرات دعائي كما مستملا الزندان قراوة عرض کم ملاباقی که ماموسای بو مجاز بو لمنطقه عرض کم اهل علم و فضیلت و زور زانجا شعری زور باشی کردی لبربو دیوانکانی همو هر او کتیبی فتحی سواد العراق که من تسلیم کردوا نسخه اصلکی ملاباقیه که بتسخطی خوی نسیتیوا عرض کم ملاباقی سواد گرتی جنهی بشای دادا جنهی بفرحی دادا بجنه شایو بجی کردستان زمانی شای يعني بيش ملا آواري بيش شهيد بوني ملا آواري أول خيابان هاواري دكت بجي كردستان بجي بارزاني أولا ناو خلقي سردشت لا استاشر وكو خاطريك ما والله قرت يعني تقريبا 15-16 من أونده عن شكنجة كرخ ملا باقي شيت بو وقت كاتو وولاتي يدي شيت بو بارحال حالتي بسر دهات يدل ملاتي ولوي كبو يدي هندي دي كده من العزيزي كويش ما تا بارحال دوا بش ملاباقي بالشيميائيه كيف افتكر وقت صدام لا بالشيميائي لسردش دا ملاباقي كيلو كسانه ك شهيد بو جا قرينا سر باسكي خوما براستي مامستا عارفه کی سالکه کی راستقی نبود بقول اقبال دوه زمان بر صوفی و ملا سلامی که پیغام خدا دادند ما را ولی تعویلشان در حیرت انداخت خدا و جبرئیل و مصطفی را یعنی اوانه و دینکان خرا کرد او اقبال لاهوری لزمی صوفی ملا داده يعني براستي صوفي كي راستقينا بو أولغو بو بوالاتك خب ليرة دا ماموستا با بريكش لحالات أخلاقي بجرما ماموستا بشوروجك
کەیکێک و چاکی ئەخوارد ئیدی دەنا وەختەکانی دیکە بەتایبەتی عمری کە لە حەفرات چۆ سەرێ ئیدی یەک کەیکێکی چکۆڵەیە خوا ئەوە کولی خواردنەکەی ئەوە جەی وا ئەو کەیکە منە چوو پولی دەدامێ 2 قڕان 3 قڕان ئەرز دەکەم دەچووم ئەم کرد لەگەڵ یەک چای دەیخواردەوە باقیە هیچ شتێکی دیکەی نەدەخوارد فقط جار لەگەڵ باپیرم نیۆڕانە کە دەهاتن ئەرز دەکەم کوفتە و شۆرباوی زۆر پێخۆش بوو بربەسێڵی زۆر پێخۆش بوو ئەو غەزانەی کە ئەو بیفەرمووبە ئێمە بۆمان لێ دەناو دەگە مەلاباقی داهات سالیمان دەکرد مەلاباقیشی لەگەڵ بێت وەلی مەلاباقی پیاوێکی تەواو نەبوو یعنی سەرشێت بوو لە بەخاتی ئەوەی کە ساوا کە هەندەی ئەزیەت و ئازاردا بوو چوو هەر بەو جۆرەی کە مامۆستا فەرمووی وەفاتی واعزی لە نیمەڕۆی ڕۆژی سێشەمبەی یعنی دەبێتە مانگی ڕەبیع الأوەڵی ساڵی 1399 یعنی 1978 کە ئینقلابی ئێران کرا 7 ڕۆژی ماوە بۆ 22 بەهمەن ڕۆژی سێشەمبە بوو لە وەختی نوێژی نیمەڕۆ کە دەستنوێژەکەی شد معمولەن دەچوو دەستنوێژی دەشت داهات دووبارە قورئانی خوێن لە پەنا ستونێکە بوو لە پەنا ئەو ستونەی ئیدی لە سنی 86 ساڵگی ئەوە ڕێک ڕاکشا بوو ئیسراحەتێ بکە ئیدی هەر چەندێکی بانگی ئەکەن مامۆستا ئیدی لە مزگەوتی دارولسەلام تەواوی کرد بوو و وەسیەتیشی کرد بوو بیبەنەوە کرد لای شێخەمینی بێژوێ ئەو وەسیەتنامەی جێبەجێ نەبوو لە بەخاتی ڕۆژێک کە مامۆستا فەوتی کرد بەفرێکی یەکجار زۆر باری بوو ڕێگای بێژوێش یەکجار سەختە ئەوانەی کە چوونە بێژوێ ئەزانن بەهەرحاڵ شوێنێکی سەخت بوو ئیدی لە قەبرستانی گردەسووری سەردەشتیان ناشت و خۆشی بۆ سەنگە قەبرەکەی خۆی شعرێکی دانابوو فەرمووی ئەگە مردە ئەو شعرام ئەرز بکەم لەسەر وانێکی چێلەکەیدا بنووسن بەهەرحاڵ وەسیەتنامێکی زۆر باشیشی هەیە هەموو مەسایلی ماڵی و مادی و چوزان هیچ شتێکی نێشتوتەوە شەکە گەورەکەی ڕابعە خانم لە نەقەدەی مێردی کرد بوو بەهەرحاڵ ئەویش ساحەبی چەندین لە خانەوادەی شاهۆیەکان و ئەبزان و ساداتی پیرخزی شاهۆن مامۆستا ئیزدواجی کرد لەگەڵوان ئیدی ئێستا ماڵ و منداڵێکی زۆریان هەیەوە الحەمدوللا با چەند بەیت لەو شیعرەی کە مامۆستا خۆی فەرموویەتی لەسەر چێلەکەم بنووسم ئەم کە بودەش مدەتی عیش و سرور مناسك الحج إيملا عبد الكريم دياري كأودمي زندو بو كما مصطا أرزد كم أو كتابي حربا ئاگاداری خودی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس لە ساڵی 1392 تەرجمە کردوتەوە تەرجمەی دابەشکردنی میرات بە گورجی بە کوردی دیشی عەبدوڕەوفی نەقشبەندی ئەوە ئەو کتێبەشی هەیە مەنزومەی علمی فەرائیزە کە زۆر مهمە لە وڵاتی ئێمە دەیخوێنن بە دەرس ئەویشی تەرجمە کردوتەوە مختصری کتێبەکەشی هەرداناوە دابەشکردنی میرات بە گورجی ئەمما لە سیرە و تاریخدا یەک دایرەة المعارف بووە مامۆستا بەڕاستی ئێمە نیمانە مامۆستایەک ئەو هەموو لە هەموو علومدا تۆ کتێبەتە ئەو دەم نە کتێبی چکۆڵە و مختصر کتێبی گەورە و گەورە و عەزیم جارێ نورولیەقینی شێخ محەممەدی خزری بەگی لە ئەوەڵ تا ئاخیر تەرجمە کردوتەوە بە فارسی شيخ محمد خزري بك مشهورة وكيلي قضايا شرعي ولا قاهرة كتابي زوري أنا رواتا إتمام الوفاء شريوية في سيرة الخلفاء تاريخ الأمم الإسلامية كتابي زوري أو هاتوا كتابي نور اليقينكي في سيرة السيد المرسلين ترجمة كدوتو زباني فارسي شێخ ڕەوفی نەقشبەندیش واسطەی ئەو تەرجمەی شعرێکی بڵند باڵای لەسەر نووسیوە ئەی بشارەت مؤمنان پاکدین طالع و رەخشان دەرآمد از افق نور یقین
يعني تأليف نفيس آن عزيز واعظی بارك الله لفظ و معنی آفرین بر آن و این، یعنی هم آفرین بو واعظی هم بو خزری بگی. برها ترجمه که هي رساله عربی لسر حسب و نسب پیغمبر و خلق و خوی پیغمبر اویش سیره. حواشی هي لسر ای شده قصیده ای شده شیخ معرفی نوده كمان لكونفرانسي شيخ معرفي نودي إشارة بيكر منظومة كي 211 بيت لوصفي پیغمبر هاتوا عاشية لسر نوسيو ما مستعمل عزيزي كوي سال 1354. حواشي هي لسر قصيدة بردية إمام بوسيري ترجمة فتوحات الإسلامية ما مستعصي كتابي ترجمة كدوتوا يكيان أو فتوحي سواد العراقية يكيان فتوحات إسلامية زيني دعلان سيد أحمد بن زيني دعلان كمفتي ولا عربستان لمكة مفتي شافعي